یەکێکە لە خواردنەوە جیهانیەکان بەوە ناسراوە کە ئارامکەرەوەی مێشکە بەم داهێنانەوە بە ئاسانی بەکاردەهێنرێت. چای کیسە داهێنانە ناوازەکە خواردنەوەی کوپێک چای بەیانیان بووەتە خویەکی ڕۆژانە بۆ زۆربەی دانیشتوانی جیهان. ئەوەش لە پێناو ئەوەی ڕۆژەکەیان بە چالاکی بەسەر بەرن بەهۆی ئەو ماددە کافائینەی کە تێیدایە، بەهۆی پێشکەوتنی مرۆڤایەتی و زۆربوونی کاتەکانی ئیشکردن بۆتە هۆکاری ئەوەی کە زۆربەی خواردن و خواردنەوەکان وایان لێ بکرێت کە بە کاتێکی کەم ئامادە بکرێن و بەکار بهێنرێن. بێگومان چاش یەکێکە لەو خواردنەوانەی کە داهێنانی تێدا کراوە و کراوە بە چای کیسە. بەڵام ئایا چیرۆکی داهێنانی چای کیسە دەزانیت؟ بۆچیەر لە سەرەتاوە بەم جۆرە داهێنراوە؟ ئایا هۆکارەکەی پێشکەوتنی مرۆڤایەتی بووە یاخود ڕێکەوتێکی چاوەڕوان نەکراو؟ داهێنانی چای کیسە چیرۆکێکی سەرنجڕاکێشی لە پشتەوەیە کە بەڕێکەوت لە ساڵی 1970 دۆزراوەتەوە لە دوای ئەوەی یەکێک لە بازرگانە بەناوبانگەکانی چا بە ناوی تۆماس سیلڤیان لە ئەمریکا و بە دیاریکراویش لە نیویۆرک چەند نمونەیەک بۆ کڕیارەکانی دەنێرێت. بۆ ئەوەش تۆماس ڕێژەیەکی کەمی چا دەکاتە ناو کیسەیەکی قوماشی ئاوریشمەوە. کاتێک کە چاکە دەگاتە دەستی کڕیارەکانی ئەوان نەیان دەزانی کە دەبێت کیسەکە بکەنەوە و چاکە بکەنە ناو قۆریەکەوە، بۆیە هەر بە کیسەکەوە دەیکەنە ناو کوپەوە و ئاوی گەرمی بەسەردا دەکەن. لێرەوە چا ڕێڕەوێکی نوێی گرتە بەر. خەڵکی پێشوازیەکی زۆریان لە داهێنانەکە کرد چونکە چای ئاسایی کاتێکی زۆری دەویست بۆ ئامادەکردن. ئەو پێگاتەی لە ناوچای کیسەدا بەکاردەهێنرا بەپێی سەردەمەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵێک مەرجەیە کە دەبێت هەموو کۆمپانیایەکی بەرەمێنان پشتی پێ ببەستێت. کیسەی چاکان سەرەتا لە ئاوریشم دروست کرابوو، بەڵام بەهۆی ئەوەی ئاوریشم قوماشێکی گران بوو وای کرد کە نرخی چاش بەرز ببێتەوە. بۆیە بیریان لەوە کردەوە کە جێگرەوەیەک بۆ قوماشەکە دابنن. هەر بۆیە کیسەیەکی ڕوونیان بەکارهێنا کە نرخەکەی کەمتر بوو لە نرخی ئاوریشمەکە. بە تێبەڕبوونی کات بۆ جاری سێم و کۆتایی گۆڕانکاری بەسەر کیسەی چادەهات. جۆرەکەیان کردە کیسەی کاغەزی. تاکو ئێستاش لە هەموو جیهاندا هەر ئەو جۆرە کیسەیە بۆ چای سەفەری یاخود بۆ چای کیسە بەکاردەهێنرێت. ئێستا تۆ پێم بڵێ ئەی تۆ چای کیسەت لەلا چۆنە؟